بێگومان سەبارەت بەم سەردانە گرنگە و هەروەها کاردانەوەکان کە ئەمڕۆ ئەبێتە تەوەری سەرەکی ئێمە کە گفتوگۆی لەسەر بکەین کە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان سەردانی بەغای کردووەوە لە ئەنجامی چەندین گفتوگۆی زنجیرەیی بە دوای یەکدا یەک بە دوای یەک ڕۆژێکی تەواو لەناو کۆبوونەوە بەڕێچووە. بێگومان دەمانە گفتوگۆی زیاتر بکەین کە ئەنجامی ئەم کۆبوونەوانە چی ئەبێت و کەی وەڵامی تەواوی ئەو کۆبوونەوانە بەردەستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەکەوێت، چونکە دواتر سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بەو ئامانجە سەردانی بەغدای کردووە کە تەواوی کێشەکان کە پەیوەستن بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بارودۆخی ژیانی ئەوان چارەسەر بکات باشتر ببێت. لەگەڵ دانا جەزا ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق گفتوگۆ لەسەر ئەم بابەتە ئەکەین. ئەم کاتتان باش بەڕێز دانا. کاتی سەردانەکەی سەرۆکوەزیران مەسرور بارزانی بۆ بەغدا کە وەکو کات چۆن ئەتوانین بڵین چەندێک گرنگ بووە؟ گرنگیەکەی لە چیا بوو وەکو کات؟ بەڵێ ئەم کاتەی جەنابتان و بینەرانی کوردستان 24 باش. سپاس. طبعاً پێوەست بە سەردانەکەی سەرۆکی حکومەت بە تاکید سەردانێکی کاریگەر بوو و سەردانێکی فرە مینبەری بوو، بۆ پێی کە سەردانی تەنها هەندێک بە پرسی حکومی نەکرد، بەڵکو سەردانی کەسانی بڕیاردەر و سیاسی کرد و تەنها لە سەردانی هەموو سیاسی هەموو لایەنەکە تەنانەت دەستگای دادگەر. ئەمە بۆ خۆی کاریگەریەکی زۆر کاریگەریە لەو ڕۆی کە تێگەشتێک و واقعی لەسەر کێشانە بدرێت کە لە نێوان هەرێمی کوردستان حکومەتی فیدرالی هەیە و لە لای کێشەوە ڕوبەڕوو هەوڵ بن بۆ چارەسەرکردن دەست بەسەر کێشەکان چۆن ڕێگا دەستوری چارەسەر. من متابعەم کرد لە میدیا ئەلامی عێراقیەکانیشەوە احتیمامی زۆری پێیرا زۆر گرنگی بۆ کرابوو. بەتەکید دەمانە هەنگاوی گرنگن بۆ توانی لە قۆناغێکە چارەسەر کێشانە بکەین کە بەداخەوە چەندین ساڵان مەلەفانە هەر بەبێت چارەسەر ماونەتەوە بەبێەوەی کە بتوانرێ ڕێژەیەکی کەمیش دەو کێشان چارەسەر بکرێت. زۆر باشە. کاتە دەرەنجامی سەردانەکەی سەرۆکی حکوومەت بۆ بەغدا کەی دەراکەوێت؟ ڕاستی ئەمە پەیوەستە بە هەندێک فاکتەرەوە. فاکتەرێکی ئەوەیە کە ئایا ئەو کەسانە تێگەن لە کێشەکان، ئەمە هەنگاوی یەکەمە. دوایەوە دوای تێگەشتنیان لە کێشەکان چۆن تەعامل لەگەڵ ئەم کەیساناکەن. ئەمە ئەوە کە کێشەمانە بۆ لە پێشتر هەندێک لەو قیادیانە تێگەشتنیان هەیەوە باشە زانن کە خەلەلەکان لەکوێیە، باشە زانن کە پێشەلکاری دەستوریەکان لەکوێیە و باشە زانن مافی هەرێمی کوردستان چییە لەناو دەستوری عێراق و لە یاسای بودجە و لە هەموو بابەتەکانی کە بەڵام بەداخەوە بۆ چەندین ساڵ ئەمانە وەکو کارتی فشار ئەم بابەتانیان بەکارهێناوە بۆ فشارکردن لە هەرێمی کوردستان لە قوارەی هەرێمی کوردستان و زۆر بابەتیکە. بۆیە گرنگەوەی ئێسامە بتوانین دوای ئەو سەردانە و سەردانەکانی کە تایبەتی ئەم سەردانە کە وەکوتم فیرە منبەری بووە، سەردانێکی زۆر چڕ و فراوان بووە، ئەو تێگەشتنی کە هەندێک لایەنیکە کە تێگەشتی تاوی نەبوو ئێستا دوایەوە تێگەشتە بتوانن لەسەر بنەمای دەستور هەوڵ بۆ چارەسەری کێشەکان بن. جاکانین چارەسەری کێشەکان من بەڕاستی مەسلەی موچە و بڵێ مافی فەرمانبەران بە کێشە نازانم، ئەمە مافە کێشە نییە. بەڕاستی کە خراوتە قاڵبی سەردان و قاڵبیەوەی کە بمفاوەزات هەوڵ بێبیرێ، بەڕاستی ئەمە کاتێکی فشارە بەداخەوە لە کاتێکی هەستیارە لەگەڵ هەرێمی کوردستانە بەکارێنە جنا بۆ خۆی چۆن بودجەی سیادی هەیە کە لە بودجەی سیادیە ئەمە کێشە نییە، بەڵام بەغدا وەکو کارتێکی فشار بەکاری ئەهێنێت و ئەیکا بە کێشە بۆ هەرێمی کوردستان، چونکە دواتر قوتی خەڵکە. بەڵێ بەتەکی دوایە. بۆیە منەڵم ئەم مەسەلەی موچەیە، مەسەلەی بودجە و موچەی هەرێمی کوردستان بۆ خۆی ئەسڵەن بابەتێکی زۆر با بڵێن بێکێشەیە، بەڵام کراوە بە بابەتێکی گەورەترین بابەتی کێشەدار لەبەرەوەی ئەو بابەتە پێوەستە بە ژیانی ڕۆژانی ئاڵاتەوە، هی فەرمانبەرەوە هی سایکلی اقتصادی. بۆیە ئەمان لەو لایەنەوە فشارەکەن کە ئەمە لایەنێکی نادەستێت. بودجەی سیادی لەگەڵ بودجەی تەشغیلی بابەتێکن کە پەیوەستن بەوەی کە هیچ تێکەڵاوی مەلەفی سیاسی نەکرێت. هەنی چۆن لە عێراقا لە بودجەی سیادیە هەندێک بودجەی ئەو دام و دەستگایانە دابی نەکرێت و فەرمانبەران کە تێکەڵاوی مەلەفە سیاسیەکان ناکرێت لەگەڵ پارێزگاکان
ئەبوو لەگەڵ هەرێمی کوردستان بودجێ تەشغیلی هەرێمی کوردستان بۆ دامودەستگاکە جێ فەرمانبەران دابین بکرێ دوجار لەسەر بابەتی کە ئەگەر گفتە بێ کێشە بێ چارەسەر بکرێ بەڵام بەداخەوە ئەوەی هەرێمی کوردستان جاکراوەتەوە هەموو بینەرا جەنابیشتان نەزان مەلەفێکە چەندین ساڵ قسێ لەسەرەوە هێنا بوو ئەمە مەلەفە تێکەڵی مەلەفی هەرێمی کوردستان ئابووری هەرێمی کوردستان تێکەڵ مەلەفی سیاسیەوە هەندێک جار بە دەستێوەردانێکی ناڵاشکە بۆی زەختاری کوردستان ئێستا قۆناغەکە ڕاتەیەک بەرەو باشترە ڕوا باشە کەواتە جەنابەت ئاماژە بۆ کەیت کە قۆناغەکە بەرەو باشترە ڕوات و هەروەها باسی ئەوەشت کرد کە ئەوانەی کە سەرۆکی حکوومەت لە بەغدا لەگەڵیان کۆبووتەوە بڕیار بەدەستی بەغدان پێت وایە ئەم جارە گەشتبینی با چارەسەرکردنی کێشەکان هەبێت؟ من تەسەورم وایە ینی جەنابی سەرۆکی حکوومەت یەکێکە لەو کەسایەتیانی کە لە دانوستانیا لە سیاسەتیا لە ئیدارەی بۆ حکوومەتە ئانی وەکو کەسایەتێکی دەوڵەتمەدار کەسێکی سەریحە و ڕاستەوخۆ لەسەر بابەتەکان نەدوێت بەبێ پێچووکەناو بەبێ هەندێک با بڵێن تعقیداتی سیاسی ئەم لاولا بۆیە من تەسەورەکەم پەیامی ڕاستەوخۆ گەیشتوێتە لایەنە عێراقیەکان و بە پێی مێژووی پێشتر لایەنە عێراقیەکان ئەبێ تێگەیشتن لەوەی کە تعامل لەگەڵ هەرێمی کوردستانە بە پێی دەستور و مافە بێ بۆی کە بتوانی پەیوەندیکی تەندروستت هەبێت ئەگەر بەو شێوەیە نەبێت پەیوەندیکی ناتەندروستت هەبێ ناسەقامگیری ئابووری لە هەرێمی کوردستان تەسیرە عێراقیشەکە بۆیە ئەو تێگەیشتنە هەیە تەسەورەکەم هەیە تێگەیشتنی زیاتریش هەبێت کە هەرێمی کوردستان بە فشار نابێت ئەبێ لەگەڵ هەرێمی کوردستانە بە پێی دەست و تەعاملکەی بە تێگەیشتنی سیاسی بە ماف ئەرک بە بەسەرێمی کوردستان بەڵام ماف کرێت تەسەورەکەم لە بتوانین بگەینە چارەسەر و تێگەیشتی چواش دروست بۆ لە عێراق. بەڵێ سپاس دەکەین ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق دانا جەزە لەگەڵمان بوویت.